بەشداری کا لەو مەشروع خێریەی چۆ خۆی گەورەش ئەفەرمێ خێرکردن هەندێک بە ئاشکرا و هەندێک بە پەنهانی هەندێکیان مەسەرەن فەردی و لۆ کەسێکە هەندێک لۆ جەماعاتێ ئەوەیان سەدەقە جاریە کە ئەمێنێتەوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله أجمعين. بەڕێزان هەمومان ئەزانین خزمەتکردنی نەخۆش خوای تەعالا فەرمێ عەبدی مەریضت فەلەم تعودنی نەخۆش کەوتم نەهاتیە لای من تیان یا ڕەبی تو کو نەخۆشەکەوی فەرمووی نازانی من هەموو دەمێ لە لای نەخۆشم ئەگە کەسێک نەخۆشکەوی ئەفەرمێ پێغەمبەر سەلامی خوای لێ فەرمێ حەق المسلم على المسلم عیادة المەریض یەک لەوانە حەقی مسلمان لەسەر مسلمانە کە سەردانی کا دڵی خۆشکە ئەزیەت و ئازاری لەسەر منزارە مەریضن چەندین حەدیث هاتیە لەسەر ئەوەی کە سەردانی نەخۆشکردن 7,000 مەلائیکە دوعات لۆ ئەکا. نەخۆش لەبەرەوەی لە وڵاتی ئێمە بەڕاستی زۆر بێنازە بە تایبەتی ئەوانەی نەخۆشی مزمین و یعنی لە خەستەخانە حکومیەکانیش جیهازی بەو شێوەی تەواو نییە سڕەی زۆر و ئەزیەتی زۆر و چەندین نەخۆش هەیە ئەوها ئەمێنێتەوە لێ ئێمە هەمومان گوناهبارین ئەگەر خۆی گەورە فەرمووە تەعاون على البر والتقوى یارمەتی دەری یەکتر بن لەسەر تەقوا و لەسەر چاکەکاری لێ ئەو ئیعلانکردنی نەخۆشخانەی مێهرەبانی لۆ کڕینی جیهازێکی ئێمارا لۆ خزمەتی نەخۆشان کە داهاتەکەشی ئەچێتە سندوقی یعنی خێری لۆ بێ باوکان و لۆ ئەیتام خۆتان زەن کە پێغەمبەرە فەرمێ سەلامی خوای لێبی ئەنا وەکافی اليەتیمی کە هاتەین ئەو هاینە لێ کەسێکە سەدەقەی هەیە خێری هەیە پارەی هەیە زەکاتی هەیە خێرێکی وا ئەتوانی بنێری لۆ ئەو شوێنە هەم نەخۆشێک ڕزگارەکەی هەم داهاتەکەی ئەچی ئەبێتە مەسرەف لۆ یەتیمان بە چەند قاتێک تۆ خێرێکت دەسەکەوی لێ ئومێ دەکەم هەر کەسێک کە هەیتی بەشداری کا لەو مەشروع خێریەی چۆ خۆی گەورەش ئەفەرمێ خێرکردن هەندێک بە ئاشکرا و هەندێک بە پەنهانی هەندێکیان مەسەرەن فەردی و لۆ کەسێکە هەندێک لۆ جەماعاتێ ئەوەیان سەدەقە جاریە کە ئەمێنێتەوە ئەوە هەتا ئەو نەخۆشخانە مابی ئەو خێرە و نەخۆشانە هەرچی نەخۆشێک ئەچی دوعای خێرتان لۆ ئەکات دوعای نەخۆشیش نەخۆش لە خوای گەورە زۆر نزیکە ئومێ دەکەم بە هەمومان بەشدارکەین لەوەی کە ببینە ڕزگارکەری نەخۆشەکانمان بێهێز و توانەکانمان. پێغەمبەرە فەرمێ سەڵام عەلەیهی وسەلەم ئینەما تونسەڕون وتورزەقون بضعفائکم ئێوە بە واستەی ضعیفەکان یارمەتیدانی نەخۆشان سەر ئەکەون ڕزقتان زیادەبی دڵتان خۆشەبی ماڵتان بەرەکەتدارەبی یا ڕەبی خوای گەورە ئاسانی کەی کڕینی ئەو جیهازە و خوای گەورە سەخاوەت خێدڵی دەوڵەمەندانمان و کە ئەوانە دەستی ئەمینن جێگەی سیقەن خوای گەورە پەناماندا و خوای گەورە لۆمان ئاسان کە ئینشاءالله. والسلام عەلەیکم ورحمەة الله وبرکاته. میهرەبانی دڵسۆزی و لێزانی